أبو الدرداء يجيك لصحابي برزكاني تري پیغمبر صلى الله عليه وسلم أيش يجيك لأخوانا سوبيا وشاكانا لعالم قوركاني صحابي كومل خلق هاتنا نزيكي مالي أوان سرمایان بو دانیشتمون چەند کەسێک سێ کەس وتیان وەڵا ئەمە ماڵی ئەبوو دەردا بۆ یەکێکمان نەچێ بزانێ ئاخۆ چێ شتێکی گەرمیان هەیە شتێکی گەرمیان هەیە بماندەنێ بیخۆین چون لە دەرگایاندا و داوای شتێکی گەرمیان کرد کە بیخۆین چکە بە تەبیعەتی حاڵ لەو مەملەکەتەیە کاتی خۆی خورما هەر هەبوو ئەسوەدەین هەر هەبوو زەیت و خورما زۆر جار بۆ هەموو کەس ئەبوو ئەندە جاریش طبعا نەئەبوو لەو کاتانە کە خورما پێ نەگەیشتم بۆیە ئەمانیش ویستیان داوای خواردنێکی گەرم بکەن و سەرماشیان یەکێکیان هەستاوتی منە ڕۆ قسەی لەگەڵ یەکی تریان ڕۆیشت چون داوایان لێ کرد و خواردنێکی گەرمی پێدان و ئەوانیش هاتنەوە خواردیان پاش چەند ساتێک دیسان سەرمایان بوو وتیان ئەی بۆ نەڕۆین بزانین لێفەیەکیان لێ داواکەین شتێک پێخەفێک بیهێنینەوە بە خۆمان یادەی یەکێکی تریان وتی ئەم جارە منەچم کە چووە نزیکی خانووی ئەو کاتەش ماڵی ئەو کاتەش هەروەکو خانوویەکی سادە و بەسیط بووە و سەقفێکی هەبووە کابراڵێ کە تەماشام کرد سەیرەکەم ئەبوو دەردا بەشێک لە پۆشاکێکی لە خۆی پێچاو لایەکی تریداوە بەسەر خێزانەکەی چوم سەلامم لێ کردن و ڕێیدان بچمە ژوورەوە تمەڵا بۆ ئەوە هاتووم ئەگەر پارچە قماشێکتان هەبێ شتێکتان هەبێ پێخەفێک بیبەمەوە بە خۆمان یادەی بەڵامەڵە کە سەیرم کرد ئەوەی بە خۆیەوە بوو شتێک نەبوو سەرما بجێڕێت پێم وتم باشە ئێوە خۆ الحەمدلله ماڵن ئەی کەلوپەلی ماڵەکەتان کوا ئەبینم هیچی لێ نییە أبو الدرداء فرموي لنا دار هناك نرسل إليها تباعا كلما نحصل عليه من متاع ولو كنا استبقينا في هذه الدار شيئا منه لبعثنا به إليكم ثم إن في طريقنا الذي سنسلكه إلى تلك الدار عقبة كؤودة المخف فيها خير من المثقل فأردنا أن نتخفف من أثقالنا علنا نجتاز أبو الدرداء بكابراي ودوتي والله براكم خانويشي ترمان هي لشوينيشي تر أو كلوبلانو أو شتاني هرشي بيايكي نينيرين بو أوي لبرو الرقاش هتاكو أجينا أو جيقايا پر لكندو كوسبو كندلان رقاكي ناخوشا كسي كولي سوچي بيبي خوشتر الروا وقلوي كولي قرسي بيبي يترويس من كولي خومان سوكين بو أو قاشتمان كأتشين بو کابرا سەری ڕاوەشاند و وتی تێگەیشتم بەڵێ تێگەیشتم خوا جەزای بە خێرت بداتەوە یاوەری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە ئەبوو دەردایە کە خۆی تاجر بوو تەسەورکەن برانی بەڕێزم کەسابەت کە تاجر بێ بیهێنێتەوە بیدا بە خەڵکی تر خۆشی لەو حاڵ و وەزعە بێ بۆ ئەوی زەخیرەی قیامەتی دانێ سەروەت و سامانی خۆی دانێ خەڵکی شام داوایان لە عومەری کوڕی خەتاب کردوتیان ئەمیرێکمان بۆ بنێرە والیمان بێ عومەری کوڕی خەتابی ژێزانی کە خەڵکی شام زۆریان باوەش بە دنیاە کرد سەحابیەکانی کۆ کردو و 5 لە سەحابیەکانی هەڵبژاردووتی ئەمەوێ سیان لە ئێوە بنێرم پاشان سیانی لێ هەڵبژاردن یەکێک لەوان ئەبوو دەرداء بوو فەرمووی بڕۆ تۆ بۆ دیمەشق و مەعاد تۆ بۆ حیمس و ئەوی تریان هەرێکە بۆ شوێنێکی نار ئەبوو دەرداء کە چووە دیمەشق کۆی کردنەوە و فەرمووی أي خلشي دمشق أنتم الإخوان في الدين وبراي ديني إما والجيران في الدار دراوسي أشمان لنا وشكا ومن لما دينبون وانش لشام والأنصار على الأعداء وبشتيواني شن برانبر بدجمنان كوستاون شن كسر سنور يا أهل دمشق ما الذي يمنعكم من مودتي والاستجابة لنصيحتي وأنا لا أبتغي منكم شيئا خەڵکینە ئێوە چی هەیەواتان لێ ئەکاکە ئەم خۆشەویستەی من قبول نەکەن ئەم سۆز و برایەتی من وەرنەگرن
وەڵامتان بۆ نەسیحەتەکانی من نەبێ و لە گوێی نەگرن. فنصيحتي لكم ومؤونتي على غيركم. من ئامۆژگاری ئێوەکەم، بەڵام هیچ شتێکم لە ئێوە وەرنەگرت، هیچ ئەرکێکم لەسەرێوە دروست نەکرد. ما لي أرى علماءكم يذهبون وجهالكم لا يتعلمون. سبب چییە کە ئەبینم زاناکانتان ئەڕۆن واز دێن و نەفامەکان نەزانەکانیشتان شت فێرنان. وأراكم قد أقبلتم على ما تكفل لكم به الله عز وجل. سيركم باوشتان بو أرزاقيا كردو كخواي قورا ضمانتي بو كردون أتان دار. وتركتم ما أمرتم به وتركتم ما أمرتم به. أوشك فرمانتان فكرة واستان لهنا ولولاوكم. ما لي أراكم تجمعون ما لا تأكلون. باش بوهر خريكن شتێک کۆکەنە و زەخیرەیەکەن ناشیخۆن. وتبنون ما لا تسكنون. كوشكو تلار دروستەکەن و خۆشتان تیانین، يعني دەنەوە بەکرێ یای فرۆشتنەوە. وتؤملون ما لا تبلغون. هیوا ئومێدی وا دوورتان هەیە کە ناشیگەن. لقد جمعت الأقوام التي قبلكم. قوم كان تر لبيجوا زور لإيوان زاتر كوكردو. لقد جمعت الأقوام التي قبلكم أو قوماني بيج إيوا زوريان كوكردو. فما هو إلا قليل حتى أصبح جمعهم بورا. زوري بيانتشو خوشيانو سروتو سامانيان همو فوتا، خويان همو مردن، سروتو سامانيان همو بجيهيج. إيواو آواتيان بو بغروريكي الدنيايي وبيوتهم قبورا. خانو سروتو خانوكانيشان كوشكو تلاريشان اوتا هموي بوبا غورستان اوتا عادل بردمتا. شو كان نزيق من لقوم عاد. لقد ملأت الأرض مالا وولدا فمن يشتري مني تركة عاد اليوم بدرهمين. وعاد سروتو ساماني أنا كبجيان يشتو آدي بزانم كيلا من يكرتو بدو درهم. او اندي نصيحة كردن هتاهم ينكوت نقريان هۆشی هێنانەوە بەرەو قیامەت کە لە مەشغەڵەتی دنیاییتانە ساتێکدانیان بۆ قیامەتی خۆتان، بۆ بیرکردنەوەی خۆتان، بزانن چیتان بۆ ئەوێ ئامادە کردووە. ئەبوو دەردە ئەم پیاوە چاکە ڕەحمەتی خوای لێبێ بەو نەسیحەتانیانەوە بوو. هەر یەکێکی تر لەو سەحابە بەڕێزانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەو باوەشە پەروەردەیەیە گەورە بوو بوون ئاوا بوون.